عائشة خاتونا فرمي يكنس مالك ويخيط نعله وثوبه جلي خويا دوريا وانا على كي خوشي كان دراي دوريا كي رسول الله صلى الله عليه وسلم امر توري تو مالو تشيكي چەند جار لەوانەیە وتبێت ئەم جارە و خواردنەوە بیکەم بەسەرتە بۆ یعنی باوکو دایکی کۆیلیان پیاوی یا کچیان پێداوی بۆ یەکەم جارە چیتە داوای دەستماچەکەی ئەگەر نەیەن خەڵکەکەی بە گژیانە ئێستا بۆ لە خۆت گۆڕاوی کە ئەو هاتۆتە ژێر ڕکێفت ئەوەنە نامەردی ئاوا قسەی لەگەڵەکەیت و ئاوا تەعاملی لەگەڵاکەی ئەی تۆ نازانی ئەو عەقدەی کە ئەو ئافرەتت پێوەرگرتووە ئەڵڵا جەل جەلالوه بە میثاقا غەلیظا ناویە با لە قورئانە پەیمانێکی زۆر تون و تۆکمە و قرس ئێستا بۆ ئەمەنە نامەردی سوکایەتی بۆ عەقد و پەیماناکەی کە هەتە لەگەڵ باوکو دایکە و لەگەڵ خۆشیە کوا وعاشروهن بالمعروف رسول الله صلى الله عليه وسلم فرمي لا يفرق مؤمن مؤمنا هیچ پیاوێکی ئیماندار ڕقی نەبێتەوە لە هیچ ژنێکی ئیماندار ئەوەی بێگانەشە پێت نابێت ڕق لێ بێ چ جایوانی ناو ماڵەکەی خۆت خوشکتە دایکتە پورتە کورە کچتە ژنتە نابێ ڕق لێ بێ بۆت نییە ڕق لێ بێ لا يفرق مؤمن مؤمنا ئەمە قەدەغەی کێ قەدەغەی رسول الله صلى الله عليه وسلم جا ئەم ڕق لێبوونەوە لێی بە دوو شێوەیە یان لی تووڕابی و دەریەکەیت و دووریەخەیتەوە لە خۆت یان هەر لێی ناپرسیتەوە بە هیچی نازانی تا تووشی غەڵەتەکە بێترە وەختە یەی خۆتەکەی بە پیاو بەسەریەوە بەڵام تا ئەو دەقە ناپیاو بووی بەڵام خۆی ئەمەی دوایی لەوەی پێشوو ناپیاوترە لەوەی پێشوو ناپیاویترە ئەفەرمێ ئین کەریهە منها خلقا رضي منها خلق آخر بۆ نابێ ڕق لێی بێ لە ئافرەت فەرمێ ئەگەر ڕەوشتێکی ناشرین تیا بێ دانێکی جوانتری هەیە تۆ عەدل بە ڕق لە ڕەوشتێکێتی ڕەوشتە جوانەکەشی باواد لێ بکە کەیتر تۆ ئەو ئافرەتە زەربی سفر نەکەیتر ژنتە یا کشتە خوشکتە هەر کەسێکی تر هەیە